بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وصحبه سلم. خۆشەویستان و ئازیزان لە وانەیەکی تر لە وانەکانی زانستی جوان خوێندنەوە دێنەوە خزمەتتان لە وانەی دووەم. جا لە وانەی ڕابردوو باسی جۆرەکانی هەڵەمان کرد، گوتمان و باسی حکمی زانستی تەجویدمان کرد و باسی فەزلی زانستی تەجویدمان کرد. جا لێرەوە دەڕۆینە سەر بابەتێکی تر لە بابەتەکانی زانستی جوان خوێندنەوە. سەرەتا پێم خۆشە لە بابەتی لە هەر کاتێک پێشەوەی دەست پێ بکەین فەرموودەیەک وتەیەکی زانایەکی گەورە باز بکەین و بزانین ئایا دەربارەی جوان خوێندنەوە چی وتووە. یەکێکی تر لە وتانە کە عەبدوڵای کوڕی مەسعودە خودای گەورەی لێ ڕازی بێت دەفەرمێت ڕۆژێک کابرایەک لە لای قورئانی دەخوێندەوە گەشتە ئەو ئاەتێک کە دەفەرمێت ئینەمە الصەدەقات للفوقەڕاء والمەساکین. ئەو کابرای بەو شێوازەی خوێندیەوە فەرمووی ئینەمە الصەدەقات للفوقەڕاء والمەساکین، واتە لێرە ئەو مەدە کە نیشانەی سۆرەکەمان لە سەکری ئەلفەکە و حەقی نەدایتی. دەفەرمی عەبدوڵای کوڕی مەسعود دەرێت ئەمە چۆن شێوازێک کە پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه و سلم بۆ شێوازەی نەی خوێندیە. ئەویش دەفەرمێت چۆن خوێندوێتی مەدەکەی بۆ درێژ دەکاتەوە کە مەدی واجب المتصلە، واتە پێویستە تۆ چوار حرەکە درێژ بکەیتەوە. للفقراء چوار حرەکە درێژ بکەیتەوە. بۆیە زانایان هەندە بۆ منەکو بڵێ حەریص بوونە لەسەر شێوازی خوێندنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، تەئکیدیان لەسەر خوێندنەوەی پێغەمبەری خوا کردوتەوە صلی الله علیه و سلم. ئاگادار بن لەو مەدەی کە دوو حرەکەی درێژ کردوتەوە بۆ خۆ چوار حرەکەیە ئاگاداری کردو کە خوێندنەوەی پێغەمبەری خوا نەبووە صلی الله علیه و سلم. پێویستە تۆ بۆ شێوازەی بخوێندەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەوا بۆ شێوازەی درێژی کردوتەوە و خوێندوێتی. جا دەچینە سەر بابەتێک کە بریتیە لە جۆرەکانی، واتە خوێندنەوەی ئیستیعاذە و بەسمەلە. ئیستیعاذە معلومی جەنابتانە کە بریتیە لە چی؟ ئیستیعاذە یعنی چی؟ یعنی ئەعوذ بالله من الشیطان الرجیم. کە دەڵێین بەسمەلە یعنی بسم الله الرحمن الرحیم. کە دەڵێ ئیستیعاذە یعنی حکمی ئەعوذ بالله من الشیطان الرجیم. حکمی چییە؟ زانایان دەفەرمون فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم کە لە سوورەتی نەحلدا هاتووە. در هەر کاتێک فإذا قرأت القرآن دەستت بە قورئان خوێندنەوە کرد و قورئان خوێندەوە فاستعذ بالله من الشيطان الرجيم، پەنا بگرە بە خوای گەورە لە شەیتانی نەفرین لێکرا دوور لە ڕەحمەتی خوای گەورە. کەواتە کۆمەڵێک لە زانایان ئەو ئاەتە دەکەنە بەڵگە کەوا دەڵێن هەر کاتێک قورئانی پیرۆز خوێندەوە واجبە. دەیکەنە بەڵگە و ئاەتە دەکەنە بەڵگە کەوا ئیستیعاذە واجبە لە هەر کاتێک خوێندوە، چونکە بە ئەمر هاتووە. هەندێکی تر لە زانایان کە دەفەرمون سونەتێکی موەکەدەی پێویستە هەر کاتێک کە کەسێکەوە خوێندیەوە پێویستە ئەعوذ بالله من الشیطان الرجیم بکات. جا کۆمەڵێک تێبینی و ملاحەزەی لەسەر ئیستیعاذە هەیە. یەک لەو ملاحەزانە کە پێویستە لەکنە خۆت بنووسی هەر کاتێک ئیستیعاذەمان کرد ئەگەر بەسمەلەمان نەخوێن دەبی بزانی ئەو ئاەتەی پاشەوی کە دەست پێ دەکات چییە. سا بخوێنیتەوە أعوذ بالله من الشيطان الرجيم الله لا إله إلا هو الحي القيوم، معنایەکی جوان نادەن ناوی خوای گەورە. یاخۆ بخوێنی أعوذ بالله من الشيطان الرجيم هو الله الذي لا إله إلا هو الله لەبەر بخوێن نا، پێویستە بەسمەلە لە نێوانیاندا بکەیت بۆ ئەوەی جیا بکرێتەوە. بۆیە ئیستیعاذە پێویستە بکرێت و باشتر وایە بکرێت. و ئەگەر لە مەجلیسێک بوون کۆمەڵێ قوتابی دانیشتە بوو کۆمەڵێ خەڵک دانیشتە بوو قورئانیان دەخوێن، ئەگەر هاتوو یەک کەس بیکات ئەوە لەسەر باقیەوەکانی تر لا دەکەوێتەوە پێویست ناکەوەکانی تردا بخوێن بە دڵی خۆ چ بە ئاشکرا چ بە بەنهێنی دەتوانێت ئیستیعاذە و بەسمەلە بکات. یاخود لە خوێندنەوەی سوورەتی فاتحە لە ناو نوێژدا ئەعوذ بالله من الشیطان الرجیم زانایان دەفەرمون تەنها لە ڕکاتی یەکەم پێویستە ئیستیعاذە بکات. بۆیە پێویستە ئیستیعاذە بکەیت و لە بیری نەکەیت کۆمەڵێک لە خوێندنەوەی لای زۆربەی زانایان کە مستەحەبە وەکو زانایان و عەطا ثەوری ئەوزاعی ئیبن حەزم کە لە لای ئەوانە و کۆمەڵێک لە زانایەکانی تر کە وەکو واجبیشیان دانایە. جا ئیستیعاذە چەند جۆرێکی هەیە. یەکێک لە جۆرەکان کە عامە زۆربەی خەڵک دەیخوێنێتەوە و شارەزایە وەلەی دەزانێت و گوێی لێوە ئەویش بریتێ لە أعوذ بالله من الشيطان الرجيم. ئەوە یەکێکە لە جۆرەکان کە پێشەوەی بسیە دەست بە قورئانی پیرۆز بکەیت
و کۆمەڵێک ئادابیشمانەیە وەرکو ملاحەزە و تێبینی ئادابەکانی قورئان زۆرن پێویستە ئینسانی مسلمان خۆی شارەزاکە بۆ ئادابانەی کە قورئان خوێندن هەیە بۆ یەک لەو ئادابانە پێویستە دەستنوێژی هەبێت ئیستیعاذە بکات بەسمەلە بکات ڕوو لە قیبلە بکات سیواک بەکاربێنێت و هەروەها دەستنوێژی هەبێت دەست لە قورئاندا و کۆمەڵێک ئادابی تر هەیە کە پێویستە جێبەجێ بکەیت یەک لەوانە ئاگادار بە قورئان نەکەیتە چی پارەی پێدەست نەکەیت زانایان لەوێ باز دەکەن باسی ئادابی قورئانەکە کە پێویستە قورئان جێبەجێ بکەیت و هەروەها نەبێتە بژێوی ژیانت پارە بەهۆی قورئانەوە پەیدا نەکەیت ئەو کەسانی کە جێ ڕادەگرن خۆیان فێرە قورئان دەکەن بۆ ئەوەی نە دوو ڕۆژکە بۆ مەبەستی خۆی فێرکا بچێتە تازیەک و بچێتە بۆ شوێنێک و پارەی بدەنێ و بچێتە مەجلیسی قورئان بخوێنێت و کۆمەڵێک پارەی بۆ سەرف بکەن یان بچێت لە مزگەوتێکدا عەقدێکیان لەگەڵ ببەستێت هەیە و بوونیشی هەبووە و دەزانی لە مزگەوتەکاندا مانگی ڕەمەزانە عەقدیان لەگەڵ مامۆستایە کردبێت و 20 وەرەقە و 30 وەرەقە بۆی پێشنێژیان بۆ بکات ئەمە پرسیارەکەی بۆ ئێوە و وەڵامەکەشی بۆ ئێوە بۆیە ئەو کەسانەی قورئان دەخوێن پێویستە قورئان لە خودی خۆیان جێبەجێ بکەن و لە دنیادا جێبەجێ بکەن چونکە پێغەمبەری خوا دەفەرمێت چ دەفەرمێت داکمان عایشە دەربارەی سیفەتی پێغەمبەری خوا دەفەرمێت کانە خولوقه قورئان وەروها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانێک بۆ لەناو خەڵکدا هاتوچۆی کردووە و قورئانی تەطبیق کردووە بۆیە ئاگادار بە پێویستە قورئان لە خودی خۆتدا تەطبیقکەی نەک ببێتە بژێوی ژیانت بۆیە ئیستیعاذە پەنا بگرە بە خوای گەورە لە شەیطانی نەفریکرا و جۆرێکە لە جۆرەکە جۆرێکی ترمان بریتە لە شێوازێکی تر دەتوانی بەو شێوازی قورئان دەست پێ بکەیت بخوێنیتەوە أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم دو صفەتی تر بدەیتە پاڵ خوای گەورە أعوذ بالله سميع عليم بیسەر دانا بدەیتە پاڵ خوای گەورە بۆ هەردووچان أعوذ بالله ئاگاداری ئەو کەسێ بە سميعی عليمي ئاگاداری ئەو کەسرانە بە أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم و ئەگەر وەصلش کەین لەگەڵ بەسمەلەی ئاگاداری ئەو کەسرێ بە رجيمي بسم الله الرحمن الرحيم ئەگەر وەصلی کەین ئاگاداری ئەو کەسرانە بە کە وەکو تێبینی ملاحەزە جۆری دووەمان بەو شێوازەیە جۆرێکی تر کە وارد بووە کە کرایە ئەوەیە کە دەتوانین بە جۆرێکی تر ئیستیعاذە بکەی بخوێنیتەوە أعوذ بالله السميع العليم لسان أو دو صفة بديت بارخواي جورا من الشيطان الرجيم التي من همزه ونفخه ونفثه همزه يعني مردن وهروها نفي خوبة جورا زانين وتكبر ونفثي بريتيالا زادو ليكرا وياخذ أو كسيكا سحري لذكرك أو صفة عند ذات بعض الشيطان بويا أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم من همزه ونفخه ونفثه زوري سيم يعني لا شوازة كان استعاذة دتواني قرآني بيروز بوش شوازة كاو دس ما بيكر تو آزادي بكامل دس بيدك ذا خالك يتلا خالكان بريتي لا استعاذة وبسملة أو كاتا تون بخويني توا استعاذة لباشوي بسملة ده بسملة قوتمان يعني بسم الله الرحمن الرحيم استعاذة يعني أعوذ بالله من الشيطان الرجيم وآية حكم كان شيء بقولنا استعاذة باشان بسملة أو كوي يعني بسملة لدعاء بخويني يعني بسم الله الرحمن الرحيم لباشان صورتك دس بيبكي وحكمي صورتش تيه أو شوازة درسته أو شوازة زوري خوينوي درسته ياخذ درس ده يكم يان حالتي يكم يان كبريتيه لا جاندني هميان حالتي يكم يعني جاندني هميان بيك نفس كدلي جاندني هميان وصل الجميع يعني جاندني استعاذة وبسملة وسرطاي صورتك بيكو قلنا هر صورتك لصورتك كان القرآن بيروز بيني بخوينتو نمونا أعوذ بالله هر كامل كان لو سجورة آسايا كباس ما كده أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حرس شوازكم وصل كر أو بيدوتني وصل الجميع استعاذة كو بسملة كوتي كو سرت هاي صورتك تار صورتك بلا صورتك كان القرآن بيروز كتاردس سطو تاردس صورة ما هيا أو خاليكم خالي دوم بتراندني هميان يعني بتراندن كذا يعني وقف كراوست للسري أعوذ بالله من الشيطان الرجيم أو وقفك
دواتر بسم الله الرحمن الرحيم لسان رادوستم هناسي وردك بناسي ديو الحمد لله رب العالمين كواتا ليرا هر سيكم تيليكن بومنا استعاذة بسملة سرتاي سورتك او انا اميان دروستن هر سوار شوازي دروستو اشكالني حكمك دروسته كواتا استعاذة يا كمان وصلي هميان هر سيشان بيق نفس أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين أو يكم دوم بتراندن أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم باشا الحمد لله رب العالمين أو خالد خالصين بتراندني يكم لدوم بتراندني يكم لدوم يعني يكم استعاذة دوم يعني بسملة بتراندني يكم لدوم وقاندني دوم بسيم قاندني دوم بسيم تون بتراندني يكم لدوم أعوذ بالله من الشيطان الرجيم دوسي هنا سيشي وردقريب دديوا دواتن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين أو دوم وصل كرت بيكو أو خالصم أو شان دروسته وإشكاله خالد سارم قاندني يكم بدوم أو دوي بيكا ودا جينم استعاذة وبسملة وصل دكم وسرتاي صورتك قطع بنمنا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يكم لدوم موصل كرواتا استعاذة وبسملة بيكا وخويندو باشان الحمد لله رب العالمين أول شيء درسته وإشكالنا كوات أو توار شوازة هر تواريان درسته دتواني بآرزو مندانا بخود بشوازي خود تطبيقي بكيتو وبيليو بلام زور بك إما إيش بيدكن أو حالتك همي قطع الجميع دكن أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد أو تارا شوا زمانێک کە زیاتر ئەوە ئێمە بخۆمان ئیش پێ دەکەین و کاری پێ دەکەین بابەتێکی تر بەسمەلە سونەتێکی مؤکەدەیە ئاگاداری بین پێویستە بخوێندرێت و بسم الله الرحمن الرحیم لە سەرەتای هەموو سوڕەتەکاندا پێویستە بخوێندرێت و جیاکردنەوەی سوڕەتەکانە لە یەکتری بۆیە سەحابەکان دەفەرمون سوڕەتێک کاتێک تەواو دەبوو سوڕەتێکی تر پێغەمبەری خوا دەیخوێندەوە جیاکردنەوەی نێوان ئەو سوڕەتانە بە چ دەمانزانین بە بسم الله الرحمن الرحیم دەمانزانی ئەو سوڕەتە جیا لەو سوڕەتەی تەنها لە سوڕەتی تەوبە نەبێ کە بسم الله الرحمن الرحیمی تێدا نییە تاکە سوڕەتە و 114 جار بسملە واتە بسم الله الرحمن الرحیم لە قورئاندا هەیە جارێکیان لەناو سوڕەتی ئەنەمل دووبارە بۆتەوە لە نامەکەی پێغەمبەر سولەیمانی ئەو خاڵشمان باس کرد دواتر باسی ئەوە دەکەین چۆن سوڕەتی ئەنفال لەگەڵ بەسمەلەی بیبەستینەوە و بخوێنینەوە شێوازەکانی خوێندنەوەی بسم الله الرحمن الرحیم لە نێوان دوو سوڕەتدا چۆن بسم الله الرحمن الرحیم لە نێوان دوو سوڕەتدا چۆن سوڕەتێک دەخوێنیت کۆتایی پێدێ بسمەلە دەخوێنیت دەچێت سەر سوڕەتێکی تر ئەو شێوازە یاساکە یعنی شێوازی خوێنەوەی بسم الله الرحمن لە نێوان دوو سوڕەتدا بۆ منە سوڕەتی فەلەقت تەواو کرد دەچێت سەر سوڕەتی ناس لە نێوانیان چی هەیە بسملة هي بسم الله أو بسم الله تون شوازك دخويني ولا حكمك كيسيا أجدا من توار زور حكمية ويك زور حكميان دروز نيو وجائز نيا بو شوازي بخوين يا كم يا وصل الجميع واتا هميان بيك وبستوا دوم يان قطع الجميع بتراندني هميان وهميان ببتراني هريكو بزياواز بخوين تو هناسر نيوان يان بدي وروا بتراندني يا كم لدوم وجاندني دوم بسيم وتقطع آخر السورة ووصل بسملة بأول السورة وتسرتاي سورتك اللي قبل خوين توا وهروا خالي توارم جاندني يكم بدوم وعني كوتاي سورتك اللي قبل بسملة بخويني توا باشان راوستي سرتاي سورتك بخوين توا أو يعني دروزني وجائزني استادين تطبيقي لسبب يكم يعني وصل الجميع تيم كين باشا كوتاي سورة فلق بون ما دخويني توا ئاگادار بە یەک تێبینی ئێمە بە سکون لەسەر کەلیماتەکان ڕادەوەستی و هەر کاتێک لە کاتی وەسڵکردن ڕۆشندا کەسرە و فەتحە و ضەمە و حەرەکەکان دەخوێنینەوە عەرەب دەست پێ ناکات بە سکون بەڵکو ئیلا بە حەرەکات دەست پێ دەکات و ئیلا بە سکونیش کۆتایی پێ دێت
بۆی ئاگادار بە هەر کاتێک کە ڕۆیشتی لەسەر ئاەتێک دەبی بزانین کۆتایی ئاەتەکە کەسرەیە فەتحەیە ضەممەیە و دەخوێندرێتەوە. بۆیە سوورەتی فەرق لە کۆتاییەکەی خوای گەورە فەرمێت ومن شر حاسد إذا حسد فتحەی لەسەرە فتحەی لەسەرە ئاگادار بە. ئێستا یەکەم تەطبیق دەکەین وەصل الجەمع یەکەم خاڵ ومن شر حاسد إذا حسد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس همون بيكو بيك نفسي خويند دوم يا قطعي دكم واتا قطعي يكم أو زاد دوم قطع سيمش قطع ومن شر حاسد إذا حسد رادوستم بسم الله الرحمن الرحيم رادوستم قل أعوذ برب الناس أو عادته همومان همو جارب وشوازانا من جوي لبوا أو شيان درست وإشكال نية هي سيم يعني چۆن دەخوێنمەوەی سێم پچڕاندنی یەکەم لە دووەم ئەوە یەکەم ئەوە دووەم ئەوە سێم دەبێتێ پچڕاندنی یەکەم و لە دووەم دوی پچڕێن ومن شر حاسد إذا حسد ڕادوەستم بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس أو ملك الناس وإله الناس باشا أو دووەم وصل کرد ئەوەشم پچڕالێ ئەوەشیان دروستە و ئیشکال نیە و جائزە. خاڵی سێمیان کە پێویستە ئاگادار بین خاڵی چارەم دروست نییە واتە ئەوتە دروست نییە کە نابێ بۆ شێوازەی بخوێنیتەوە چییە؟ یەکەم و دووەم پێکەوە بخوێنی. چۆن بخوێنیتەوە؟ ومن شر حاسد إذا حسد بسم الله الرحمن الرحيم وقفكي أز دوای برێ قل أعوذ برب الناس ئەوەیان جائز نییە لەبەر چ جائز نییە لەبەر ئەوەی گوێگر وا دەزانێت کە بسم الله الرحمن الرحيم ئاەتەکە لە ئاەتەکانی سوڕەتی پێشە واضحە یعنی تۆ نابی لەسەر بسم الله الرحمن الرحيم ئەگەر ئات و ئەو دوت وەصل کرد سێ شێوازەکەی ترە سێ شێوازەکەی کە بخوێنە بەتەنها بەو شێوازەی مەخوێنەکە غەیر جائزە و دروست نییە. بۆیە ئاگاداری ئەو خاڵێ بن بۆ شێوازی دەتوانی ئیستیعاذە و بەسمەلە لە نێوان سوورەتەکان بیگەێنی بە یەکتری و هەناسەی لە نێوانیاندا بدەیت. لەوانەیە بڵێ مامۆستا یەک لەو ملاحەزانە لێرە هەیە بڵێ مامۆستا وەڵا من هەناسەم درێژ نییە چۆن بتوانم سێ چار ئاەت بێک جاری بخوێنمەوە یان سوورەتی فاتحە بە یەک نەفەس بخوێنمەوە. باشترین تەمرینکردن باشترین ڕێگا ئەوەیە بتوانی هەناسە بەچی وەرگری بەلوتەکانت هەناسە هەڵمژی نەک بەدەم سیەکانت پڕ هەناسە دەکەیت سنگت پڕکە ئەو جەبی خوێنە نەکەوە بەدەو بخوێنی سنگت پڕ هەناسە نابێت. یعنی باشترین ڕێگا بۆ ئەوەی دووبارەکەیتەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين بەردەوام بە لەگەڵی بە یەک نەفەس دەتوانی خۆت لێ ڕابینی بە شێوازی لوت سیەکانت پڕ هەناسە بکە ئەمە ڕێگایەکی باشە بۆ خۆ لێ ڕاهات. بابەتێکی ترمان هەیە بابەتی یاسایەکانی نون تێبینی و ملاحەزەکەی لێرە ئاگادار بین بەشێک لە کتێبەکانی زانستی تەجوید بە یاسایەکان دەستیان پێکردیە کۆمەڵێک لە کتێبەکانی زانستی تەجوید هاتینە بە یاسایەکانی نون و میم و ڕا و قەلقەلە و یاسایەکان و مەدەکان دەستیان پێکردیە. بەشێکی تر لە کتابەکانی زانستی تەجوید بە مەخارج یەکسەر هاتیە باسی یاسایەکانی نون نەکرێت لە بیدایەتی لە ئاخیرەکان باس یەکسەر دێ مەخارج صفەت چونکە مەخارج صفەت ئەسڵی بابەتەکەیە تۆ ئەگەر نەزانی حرفەکان دەرببڕی پیتەکانت غەڵەت بی سیفەتەکانت غەڵەت بی چ لە یاسایەکان دەکەی نە. بۆیە ئاگادار بە بەشێک لە زانستەکان بەشێک لە کتابەکان بە مەخارج دەستیان پێکرا بەشێکی تر بۆی بە یاسایەکان دەستیان پێکرا. من چیم کردووە هاتوومە یاسای نون و میم لە بیدایەتی شەرح دەکەم لە پێش مەخارج و سیفەت یعنی هەردووکم تێکەڵ کردووە. دەتوانین بڵێن تەڵەبە خۆی مەشغوڵ کە بیدایەتی بە یاسایەکانی نون و میم خۆی لێ ڕابینی ئەتا ئەو کاتە دواتر دێن یاسایەکانی میمیش لەسەر دەکەین نەواجب و یاسایەکان ئەو دوای مەخارج سیفەتەکان لە دوویەک یعنی تەڵەبە یەکسەر بێ باسی مەخارج لۆ بکەی لەوانەیە بڕی مامۆستا وەڵای زۆر قورسە یان پێم ناکریا مامۆستا بۆ نمونە زەحمەتە ئەو هەموو ڕسم و تەرتیبات و نازانم و ڕاست سار دەبتو دەکشێتەوە بەڵام بیدایەتی تو هەندێک شتی لەسەر بکەی واجب مەشغوڵی کەی بە یاسایەکانی نون و میمی و لە کاتی خوێن و پیتەکانیشی بۆ چاپکەی زۆر باشە بۆیە بابەتی نون و میم هینای تێرەک ئەوە بۆ کارەکە لەبەر ئەوە
جا نون و میم یاسای ئەحکامی نونی ساکن و تەنوین. نونی ساکن نونەکە سکوندارە زەنەدارە. تەنوین چییە؟ ئاگادار بە لێر دووشت دەگرێتەوە کە دەڵێ نون ئەوە نونەکە. جاروێ لە قورئانی بەو شێوازەی لەسەر نووسرایە. و هەروەها تەنوینەکان ئەن ئون ئین ئەو سێ شێوازەی دەنجی نونی ساکینن هەر سێکە. ئەن ئون ئین نون یاچە نونەکەیان ساکینە. ئەو لە ئەسڵدا نون بووە ها، لە ئەسڵدا نونە. حەکیمون مون نونە. باشە وەکو تێبینی ملاحەزە. بۆیە کە دەڵێ یاساکانی نونی ساکین وە تەنوین ئەوانە نون بە ها ئەو بابەتانەش بەو شێوازەی ئەن ئون ئین. جا نونی ساکین بگاتە پیتەکانی زمانی عەرەبی. وەکو ملاحەزە و تێبینی زمانی عەرەبی بریتیە لە کۆمەڵێک پیت لەو پیتانێکە قورئانی پیرۆزی پێنووسراوەتەوە و کەلیماتن و حرفن. جا پیتەکان 29 پیتی زمانی عەرەبیمان هەیە بە شێوازێکی نووسرا. ئاشکراکردن هەر کاتێک نونی ساکین بگاتە پیتەکانی گەرو هەمزە ها عین حا غین و خا ئەو یاسای یەکەمە پێی دەوتێ ئەلئیظهار. ئیظهار هەر کاتێک نون گەیشتە کە دەڵێن نون یعنی تەنوینەکانیش ئەو ملاحەزەی لە بیر مەکە تا کۆتایە کە دەڵێن نون یعنی ئەن ئون ئین هەرسێ جۆرەکانی تەنوینیش دەگرێتەوە. نون بگاتە هەمزە ها عین حا غین خا. دیرە شعرێکمانەیە گە بتوان لەبەریکەن ئەخی هاکە علمەن حازە غەیرە خاسر سەرەتا پیتەکانی واتە حرفەکانی هەموو ئەو پیتانێ ئەخی هاکە علمەن حازە غەیرە خاسر سەرەتا ئەو پیتانە بەو شێوازەی دەست پێ دەکا ئەگەر بێت ئەو دیرە شعرێ لەبەر ئاشکراکردن واتە تەنها نونەکە دەرببڕە واتە نونەکە ئاشکرا بکە و بڕۆ. من ئامن نارێ من ئامن غونەی زۆر نادەیتێ بەڵکو تەنها نونەکەی ئاشکرا دەکەین و دەڕۆین. من ئامنە بالله من ئامن سکوونە نونەکە سکوون لەسەر وەها پیتی هەمزەی بەدوا داهاتێ. مین هاد حرفی نونەکە سکوونە حرفی هایی بەدوو داهاتێ ناخوێنیتەوە من هاد غەڵەتە لۆ چونکە پێویست ناکە ئەو هەموو غونەی بدەیتێ و مین هاد مین عیندی ئەوانە حرفی عینی بەدوو داهاتێ. علیم حەکیم ئاگادار بە ئەوە تەنوینمان هەیە لێرە گەیشتە حرفی حا و تەنوین عادەت وە لە نێوان دوو کەلیمەیە. تەنوین ئیلا لە نێوان دوو کەلیمەیە کۆتایی کەلیمەکە تەنوینی وەردەگری دواتر کەلیمەیەکی تر دێ بۆیە لە نێوان دوو کەلیمەدا علیمون میمەکە چی لەسەر تەنوین لەسەرە چی لەسەر تەنوینی علیمون نونەکی ساکینمانەیە دەگاتە حرفی حا کەواتە چی دەکەین ئیظهاری دەکەین ئاشکرای دەکەین. علیمون حەکیم نونەکەمان ئاشکرا کرد. و هەروەها ئەو جارە علیمون خەبیر گەیشتە حرفی خە کە دەڵێن تەنوین یعنی لە نێوان دوو کەلیمە علیمون خەبیر نونەکەی ئاشکرا دەکەین علیمون خەبیر نانێن علیمون خەبیر ئەوە غەڵەتە کەواتە ئەوە خاڵی یەکەممان کە پێی دەگوترێت ئیظهار کە ئاشکراکردنی نونەکەی. خاڵی دووەمان پێی دەگوترێت ئیقلاب هەر کاتێک لە دوی نونی ساکین پیتەکانی زمانی عەرەبی هاتن یەک لەوانە حرفی بە بەتەنیە حرفی بە هات یەکسانە بەمیم نووسیتمان یەکسانە بەمیم یعنی چی یەکسانە بەمیم ئیقلاب یعنی چی یعنی گۆڕین قەلب بۆ منە شتێک قەپاغە قەلبی دەکەیەوە قەڵپی دەکەیەوە قەلب گۆڕینە واتە ئەو شتە لەسەر ئەسڵی خۆی نەما گۆڕا بۆ شتێکی تر ئینقیلابی کرد گۆڕانکاریەکی عەسکەری کرایە ئینقیلابی کردێ گۆڕانی کرد کەواتە چ کرایە لێرە نونەک بای بەدوودات یەکسەر میمەکە ناخوێنەوە ئیقلاب لەسەر نونەکەی کرابووی تەنبین بە دوو حەرەکە غونە غونەی دەدەینێ غونە چی ئەو میگەی کە لە لوتدا دروست دەبێت ئەو سەوتەیە دواتر لە مەخارج سفەتەکان دێن باسی دەکەین غونەی دەدەینێ ئەن ئەم نون و میم تاکە پیتن ئەو دوانە دەبێ غونەی لەگەڵ بێت هیچ پیتێکی تر نابێ غونەی لەگەڵ بێت بۆیە هەر کاتێک لە دوی نونی ساکین حرفی با هات پێویستە دوو حرەکە لەسەری ببینێتەوە کە پێی دەگوترێت ئیقلاب میم بعدی میم
مين ما مۆستا لۆ نونەکە نەخوێندەوە نون نییە بە ئەدی ئەگەر تەماشای قورئانێ بکەی شێوازی قورئانێ میمەکی کورسی کرایە لەسەر نونەکە ئەو نونەکە ئەو میمە کورسی لەسەر کرایە جاروێ تەنوینە عەلیمون میمەکە لەناو ضەممەکەی کرایە جاروێ کەسرەیە جاروێ فەتح ئاگادار بە ئەوە یعنی ئیقلاب بکە یعنی بیگۆڕە نونەکەی بکەم میم واضحە دوو جوڵەش سەری بمنێ من بعدی یاخۆت عەلیم تەنها لێو لەسەر لێودانێ بەبێ زەخرکردن عەلیم بذات الصدور لۆ چونکە نونەکمان هەیە مامۆستا کانون عەلیمون میمە کانون ئەمە باسی نونی دەکەین ئەدی تەنوین ئاگادار بە تەنوینەکانیش باسم کرد لەبیر مەکە عەلیمون تەنوینە تەنوین چییە تەنوینی ضەمەیە عەلیمون مادەم نونەکی ساکین بای بە دوو داهاتیە دەفتە چی عەلیمون بذات الصدور ئەوە بۆ شێوازەی تەمرین دەکەی و دەی هێڵیەوە ئیقلاب کردنە جا ئەوە دوو سێمیان کە بریتیە لە بابەتێکی تر تێڵکێشکردن ئیدغام تێڵکێشکردن عادەت وایە لەناو دوو کەلیمەیە تێڵکێشکردن لەناو دوو کەلیمەیە یعنی ئیدغام کە دەڵێت تێڵکێشکردن تو شتێک دایە ناو دوو شتێک واتە پیتێک دایە ناو پیتێکی تر تێڵکێشی دەکەی شتێک دەکەی ناو شتێک ئێستا بۆ نمونە ئەو کۆنتڕۆلە چی هەیە ئەو قەپاغەیە تێڵکێشی بکەین داهێنۆ جێی خۆی تێڵکێش ماکرد و هەروە ئەو قەپاغە تێڵکێشی کەین دەهێنۆ جێی خۆی ئەوە تێڵکێشکردنە هاشتنە خستنە ناو یەکتری کەواتە ئیدغام بریتێ لە تێڵکێشکردن لە نێوان دوو کەلیمەدا جا هەر کاتێک نونی ساکین و تەنوینەکان ئەن ئون ئین هەر سێکی لە پاشەوی یەرمەلون هات ئەوسا یەرمەلون چیە یعنی یا ڕا میم لام واو نون ئەو شەش پیتە لە دوی نونی هاتو لەگەڵ تەنوینەکان هاتن چی لێ دەکرێت تێڵکێشی دەکەین دەی هاوێنە ناو یەکتر با بزانین ئایا چیمانێ جا تێڵکێشکردن دوو جۆری هەیە بەشێکیان بە غونە بەشێکیان بە بێ غونە جا بە بێ غونەکە بریتێ لە لام و ڕا یعنی مامۆستا ئەگەر هاتوو لام و ڕا لە دوی نونی ساکین هات غونەی نەدەمێ غونەی مەدی یەکسەر بۆ نمونە بخوێنەوە من ڕەبی کە یان من ڕەبیهیم نونێکی ساکینمانە حرفی ڕای بە دوو داهاتیە وەنیە ئەوە نییە هەمزەها عین حا غین و خا نییە کەواتە ئیظهار نییە حرفی بائیشی بە دوو دانە هاتیە ئیقلابیش نییە لام هاتیە مادەم لام هاتیە یان ڕا هاتیە ئەو یەکسەر ئیدغامەکی دەکەین دایانە ناتی من ڕەبیهیم من ڕەبیکە من یان ڕا هات من لەدون ئەوە چییە نونە لامی بە دوو داهاتیە ئیدغامە ئیدغامی چییە بە غونەیە دەیبرێ من لەدون یا من ڕەبیکە من غونەی پێویست ناکە لێرە غونێر خۆش وەرناگری لێیە یەکسەر ئیدغامەکی دەکەین بە بێ غونە من لەدون من لا يستجيب لها من لا تمل کەواتە ئیدغامی بە بێ غونە ئیدغامی بە غونە ينمو کە بریتە لە تێڵکێشکردنە کە پێویستە تۆ تێڵکێشی بکەیت واتە ئیدغام بە غونەی بدەیت کۆمەڵێک نمونەمان هێنای تۆ لێرە لەسەر ئیدغام من نعمەتین نونەکە نونی بە دوو داهاتیە و عادەت وایە لە قورئانێ بۆ شێوازەی نووسرایتەوە و لێرە شەدەیە ئەو نونەش هیچی لەسەر دروست نەکرایە هیچی لەسەر یعنی چی یعنی ئیدغامکە من نعمەتین نونە ئیدغامی متەماثیلین کە نونە هاوێنەی خۆی هاتێ نونە من دوو جوڵە لەسەری بمێ و ئەکمەل ما تەکونە غونەی بێ غونەی کاملی بدێ من حرفی میمی بە دوو داهاتیە شەدەی بدێ و میم مارج غونەی کاملی بدێ و ئەکمەل ما تەکونە غونەیە وەروە حرفی واوی بە دوو داهاتیە مامۆستا حرفی واو لە دوی نونی بێ دەبتە چ دەبتە ئیدغام
لو ادي اظهارنا او شش بيتي سريع همزه ها عين حا غين وخاء وحرف اقلاب جنب بانيه كواتي كسرتيا تلكش كده ميوالي يكتبني لك ناخذ بنسا تبيني كمان سيا تبيني كمان لكاتي تلكش كردن لقل واويا بيوست اگادار بين غني بديني تلكش دكي استابون من تلكش دكين كغني نادمه ميوالي بس اليوم خركلي ودغام كرديا ادي غنكا من داي بيوست غني لقلبي لوتي خذ بقرا تمرينك كوا غني ورقتي ياخذنا ميوالي سراجا وهاجا سراجا صوت دغوري ما دام صوت غوري يعني غني ورقتي بلا ما اقل صوت ورنا غوري صوتك هنا غوري او غني ورنا سراجا صوتنا غوري يعني غنكي ورنك يعني هلاي بوي اقدار با غني بديتي تلكش كردن بغنوا خير يرى يا هاتيا يا لو بتابتي يك دو سي توار مادام يا نون ميم واو يعني بمينجيا بلا غنني او انا بغني لا مراكب بلا غنى او انا بغننا خيرا تنوين هاتيا خيرا نوني ساكنه جيشتا يائي يدغامي دكين خيرا يرى ديسان تبيني واو كي دوباره دكموا او تبيني دبي غنى بديت نايبري خيرا يرى ببي غنى خيرا صوتك ده غوري كواتا بيوسا غني وربقري ها ادغامي ناقص من لدن او انا بيغنى كان من لدن من ربهم بيغنى كان غفور رحيم غفور تنوينا جيش الرأي بلا غنى غفور رحيم تلكشي كواتا تلكش كدن بو شوازانه كبيوستا لنيوان دو كلمه داوي دا تبينيش كمان دتوان لك ناخذ بنوسي اويا تلكش كدن لنيوان دو كلمه نابي لنيوان يك كلمه داوي اگر هاتو كلمه لقران دا هي توار كلمه معنيه ولدوي نونك واو هاتيا يا هاتيا بلام لناو يك كلمه صينوان قينوان بنيان دنيا يساوي شيء دنيا الدنيا نونتي ساكن معناه ياي بدو دهاتيا اي ما قلت مان اگر نوني ساكن ياي بدو بي ادغام ذكري وني ما وصل باش ادلو لي ادغام لك ما وصل لنوان يك كلمه انا يك كلمه ادغام تدانيا تايبتك كتر معناه صينوان نونا واي بدو دهاتيا اي ما قلت ما وصل نوني ساكين اگر واو بدوبه يرملونه لو ليره تلكش معنا كده بري صيوان دبي نابي لو نابي لبن او لناوي يك كلمه صينوان بنيان قنوان ها وش وازي القران دا بنيان هي بنيان شمان هي بوش وازي تلكش هم بيقي ونا لبن او لنيوان يك كلمه او دوسته بني لكن خوتان بنسن بيوستا ادغام لنيوان دو كلمه دابت وغني وربقري نابت ببي غنبي اخر بابت معناها لبابتها كان كطواوي كاين بتل اخفاء تيا واتا شاردنوي نونكا بيوستا نونكا بشارينو بو شوازاني اگر هاتو او بيتانا نهات همزها عين حا وغين خاء نهات باء نهات وهروها يرملونج نهات باقي بيتاكاين تربازا بيتاكايتكا او نونكي دشاري لو اخفاء دكاين تسنمونيك نونا صادي بدوداتيا منصورة دمينينو نايبري منصورة إظهار أو لا دريم بك إخفاء بشارة إخفاء بك منصورة أنفسكم ينقلبون نون قافي بدوداتيا قاف دو بيتانيا لا بانيا لا إظهاريا ولا إدغام جنيا كواتا لا إخفاء ينقلبون منثورا تبيني يك معناها تبيني يكم لك ناخذ بنسة تبيني يكم أو أجر هاتو أو بيتانا
قەڵەو بوو پێویستە غونەکەی قەڵەوکەی ها لە حاڵەتی ئیخفا پێویستە مینگەکان قەڵەو بکرێت ئەگەر هاتو پیتە قەڵەوەکانی بەدووداد وەکو پیتی ساد و قاف و تا و باد و ضە ئەگەر هاتو لە پاش نونی ئەو پیتانات پێویستە غونەکە قەڵەو بکرێت ناوی برێسا بۆ نمونە منصورة حرفي صاد توم بخوين بري من غنك قلو كريت ينقلبون حرف قاف تدا بلا حرف قاف ده حرف قلو كان با حرف قلو كان تندا خص ضغط قيضة حرف قاف تدا يخفاش ذكر ماذا نايبري ينقلبون يعني من قبل من بشتو زمانت بملاشي والمسيدة ينقلبون من بشتو زمان بملاشي ونسينا او يقلتي بني هذا جرينجا كان ليرا واخفاء دو جوله لسري بمني هو زياتر وتبيني دوم اغادار با بيويست تو بسياسر مخارج كان جورترين تشيش لا اخفاء ويا طلبك ناتي تسر مخارج الحروف حرف صاد بدوداتها حرف فاء بدوداتها حرف قاف بدوداتها حرف ثاء بيويست تو زمانت امادك لبو بيتي كضلي اخفاء نون جشت ثائي زمانت حازك لبو ثائي بون هنا نايبي بلي من زمانت تولد زي نونيها من غلطه ولا زمان بينا اخوان لو حرف ذلك لسر زمانه لو مخارج كان ما استاتو اخفاء مضبوط درنا برقه مخارج كان نخوين لو تك حرف ثاء لچند ددل لسر زمان منثورة من نمقوت يا من زمانت هلا شويني نوني بي او اقدار با بيويستو تمريني لسر بكاج وخوش اللي رابيني وهروها لحرف فاء اگر حرف فاء بدوداهات ودوباره بكيتوا حرف فاء بونمونا ان ما مستنون حرف فاء لشي حرف فاء لليبيا او تراتي اللي لقى دودانا كان يسرب بيكتري دكي دودانا كدين ليه لكاتي اخفاء أنفسكم نابري أن أي حرف فاء دبي خود أمادك إلى بوشويني درتوني بيتكا ينقلبون ينقلبون همو بيتكاني تر بوشوازي بيويستا تمريني لسبكي خود أماده بكي لبو شويني درتوني بيتكا أجر كريم يعني أجرا كريما أجرا بشتو زبان باشويني مخارجي كافي بنسنا مري أجرا ياخذ من كان يؤمن بالله واليوم الآخر من بشتو زبان بملاشي ونسنا كنتم حرفي تا حرفة ناسكا بناسكي دري ببرا وإخفاءكش إخفاءك ناسكا كنتم جنات تجري من دتواني تطبيقي بكي منضود حرفي ضادش حرفي ضاد حرف قلوة وحرفي نونش إخفاء قلو منضود بوش وازي تواني تمرين بكي أو يا ساكاني نوني ساكين والتنوين هیوادارم توانی بێتم سوودێکم بە ئێوە گەیاند بێت بەم شێوازە کۆتایی بەوانەی دووەم دێنین پێویستە تۆ تەطبیقی بکەیت لە پاش ئەمە و ڤیدیۆیەک دادەنێن ئینشاءالله بە یارمەتی خوای گەورە باسی یاسایەکانی نون و شێوازێکی تەطبیقی و کردداری دەکەین پێویستە خۆت لێ ڕابینی. السلام عليكم ورحمة الله وبركاته.